بینەرانی ئازیزی سەرنج سڵاوتان لەبێ بۆم هەفتەیەش بەشێک لە هاوکارانمان لە بەشێک لە شار و شارچکەکانی کوردستانەوە چەندین بابەتی سەرنجڕاکێشیان ئامادە کردووە فەرموو با پێکەوە بینەروین. پیشەی مزگەری یەکێک لە پیشە کۆنەکانی باکوورە و بەتایبەتیش لە نێو ماردینە. هاوڵاتیەک لەم شارە کە ئەم پیشەی لە باو و باپیرانیەوە بۆ ماوەتەوە تاوەکو ئێستا بەردەوامە لەسەر دروستکردنی قاپ و هەروە چەندین جۆر بابەتی جوانکاری جیاواز کە لە مز دروستەکرێن. دیارەم بابەتە لە نێو ماردینە تەنها نەبۆتە جێی سەرنجی دانیشتوانەکەی بەڵکو خەڵکانێکیش لە جەرەوەی ماردینەوە کە سەردانی ئەم شاراکەن سەردانی ئەم شوێنە تایبەتە مزگەریەشەکەن. اف نهات از ناوی من نهات وسطا نهات 8 سال بو اف ايش دكن اف شغل دكن بافي ما او شغل شي دكي بو امشي بافي ما صنعتي بافي ما شغلي بافي ما امشي ام دوام دكن بافي معلمي جنب بافي ما دو شغلي بو و 8 سال دري و عمري مي بو 6 و 7 إيجا أف شغل شي دكن رسم زي انسي شحمرانات شحمران شي دكن أو طوروني مي شي دكن و أوجي علمي و لاوي مش علمي وقت شغلي ما أوجي علمي عيني شغل شيدك أوجي شهمرانة طورونا ما شيدك كان يجي جور عتولة ما هي وأوجي عيني إيش شيدك وشهمراندان بلا ميورم با ونن حكاية إنترنت تدر حكاية إنترنت هي أول حكاية شهمران حكاية زارو 7 زارو ما هي وش سيحب زارويا وشار حبجي قيزة أو زارو أري دو زارو يك زانه وأمام زارو مشي أوزي زانه أطورني ما أوجي شو بتشي دكان عجيرات ولا ما هي أوجي وقتها تفرا شي دك وقتها أطولي أدن شي دك دكان يدن هي يعني شامرانا مردين قيعدن سايا مردينا شي دكم أما نزرم حكاية نزرم شي كم تشيد تاسي كله شكر لك مرديني إشلما وانجي مرديني إبرية إشلما وان دو سه چار چشی دوان هي فينا او دوامني چه دكم تاسك دوجي ولو هي
مێردینەی بەری تاسک دەو هەیە ئەوەیەجی چێ دەکەن و تەپسین هەیە شەحمەڕانکی تەپسین هەیە و وەکی دن ش بۆ خواردنێ ئاویا تەپسک هەیە ش بۆ خواردنێ ئەوژی چێ دەکەن حمامێ ئەوەیە تاشی چێ دەکەن قەدەحکی دەوژی چێ دەکەم ئەوە قەدەحکی دەوژی چێ دەکەم چەشی دەیوان هەیە سەر ڕفێ هەیە لەوێ دەرئێ سۆر هەیە ئاسپی هەیە ئەوژی ئەمەلامەیە ئەمەرە دەستامەیە چێ دەکەم جەزوە هەیە ئەش بۆ قەحوە ئەش بۆ نۆرمال قەحواش بۆ قەحوا تاعل ئەمژی بەری ئۆستایە مسینێ بەری بوو ئەس مسینێ مێردینێ بەری ئۆستا مسین ئەس بوو وەکمە کەسک چێ ناکێ ئەو مسین ئەس ئۆستا بەری مسین نەما هەر کەس ماڵێ وان هەیە مسلق هەیە بانیۆ هەیە ش بۆ ئەو مسین نەما ئەویا نازیفە ئەوەیە سفر قەلاکر سفر قەلاکریە وەختێ سفر قەلاکری نابە ئاسۆر دەبێ وەختێ قەلا دەبێ سپی دەبێ سپی ڕەنگی وان سپیە ئەف کەفنە ئەف سێنی کەفنە سەروان شاهمەران مەچێکری سەروان شاهمەران مەچێکری قەدیمە هاو ئەڤیا بەلکی ئەڤبینا بەلکی 300 ساڵ هەیە بی بنا ئەڤیا دکان چێکی یعنی بەلکی 300 ساڵ 400 ساڵ هەیە مش بۆ سفرەیە کفلەت سەروان دلو مەسەلا 4 5 6 حەب درونە سەروان تا شتێ وان وێ بخۆ ئەرێ ش بۆ خواردنێ بینە فەرمانگەی کارتی نیشتیمانی کۆیە بە شێوازێکی زۆر جیاواز لە تەواوی فەرمانگەکانی تر پێشوازی لەو کەسانە کات کە سەردانیەکەن. فەرمانگەکە بە شێوازێکی جیاواز نۆژەن کراوەتەوە و بە چەندین جۆر بەردی شاخەکانی کوردستان توانراوە کە لە نێو دیزایانی ئەم فەرمانگەیە بتوانرێت کاری لەسەر بکرێت و هەروە فەرمانگەکەی پێ جوانتر بکرێت. هەم کەشێکی کوردەواریانەی یاوە بە فەرمانگەکە و هەم کەشێکی جیاوازیش بۆ فەرمانبەرەکان و بۆ ئەو کەسانش کە سەردانیەکەن بۆ هەر کارێک بێت کە پێویستیان بێت و کارتی نیشتیمانیش دەربکەن. مقدم سامال هانید عبدالله ئەفسەر لە فەرمانگەی کارتی نیشتیمانی کۆیە. سەرەتای گۆڕینی فەرمانکەمان لە ساڵی 2011ەوە بوو، یعنی ئێمە وردە لە پرزگەکەەوە کە لە دەرەوە بوو تێکمادا کردمان بە باخچە و شتیوایی تر. لە دوای ئەوەی وتمان بە سەرجەم شوێنەکانی تژیر بگۆڕین بۆنە. ئێستا فەرمانگەکەمان ئەگەر خۆشتان وێنەکان دەبین و سەیری دەکەن، عنی بۆتە شوێنێکی هەم
ژینگە دۆستی هەم بۆتە شوێنێکی کە لە پووری بەڕاستی یعنی ئەو باغ و ئەو شەلالانەی کە لێرە دروستکراوە شتێکی بێوێنەیە یعنی وەکو پارکێکی سیاحی وایە وەکو پارکێکی کە خەڵک دڵی پێیەکرێتەوە بۆیە زۆر جار کە سەردانیکەران دێن باوەڕکە هیچ ئیشێکیان لێرە نیە تەنها حەز دەکەن لێکوانە چەند ساتێکی خۆش بەرێکن یان ئەو مڕازانەی ئێمە کە دێن ئاگان لە کار و پیشەکانیان نامێن تەنها دێن لە ناو باغ و پارکەکەدا ڕسم و وێنە و یادگاری دەگرن ماوەی 14 ساڵە خەریکی ئەو گۆڕانکاریان گۆڕانکاریەکەش بە تەدریج وانی بۆ نمونە ئیشمان لە بەشێک کردووە تەواو ما کردووە زا بێژێشکەمان دەست پێ کردووە زۆربەی ئەو کارانش بەڕاستی زۆر قورس بووە لە سەرمان بەڵام هەر ویستومانە تەواویکەین هێنانی ئەو هەموو بەردە لە شاخەکانی وەکو هەیبە سوڵتان و شاخەکانی دەڤەری قەڵات زێ و بتوێن و ئەوانە یعنی لە هەر شوێنێک بەردێکی جوان هەبوو بێ ئێمە هێناومانە دامان ناوە بۆیە کارەکان قورس بووە لە سەرمان بەڕاستی لە سەرەتادا بەڵام بە هیمەتی خوا و بە هیمەتی کارمەندەکانمان توانیمانە تەواوی بکەین و هەموو بەشەکان زۆر بە باشی تەواو بکەین. کارکردن لێرکوانە بە شێوەی وا بووە کە بەگشتی لێرکوانە کارپین هەموو کارمەندەکان کاری کردووە لێرکوانە بگرێت زاری وا بووە دوای تەوابوونی کارەکانمان لە فەرمانگە دوای داوامی شاتوینەوە هەر کارماکرۆ بۆی کارەکانمان هەم جوان بێ هەم زوو تەواو بێتن وە دیزایانی هەموو ئەو کارانەش بەڕێز سەرۆکی فەرمانگەکەمان بوو بەڕێز عەقیل یوسف بەڕاستی جێپەنجەی زۆر گەورەی دیارە لێرکوانەوە لە تاواکردنی هەموو کاروبارەکان دروستکردنی ئەو کارانان بۆ دەگەڕێتەوە ئێمە وتمان بۆ نایە بە شوێنێکی وا دروست بکەین فەرمانگەیەکی وا دروست بکەین جیاواز بێت لە فەرمانگەکانی تری کوردستان یاخود هەر هیچ نەبێ شوێنێکی جوان بێ بۆی خەڵکە دێ یعنی دڵتەنجی یاخود خەڵقی لە کارەکانیشی ئەگەر هەبێ بابێ لە ناو فەرمانگەکەمان بەتاڵی کاتەوە یاخود هیچ نەبێ کاتێکی خۆشی لێ بەسەر بە بۆیە یعنی ئێستا فەرمانگەکەمان دەتوانم بڵێم فەرمانگەیەکی جیاوازە لە ڕووی سەردانیکەرانەوە یاخود لە ڕووی ئەو مڕازعانەی کە دێن بۆ لامان بەڕاستی ئەو شتانی کە دروستما کردو ئێستا بەرهەمەکەی دەچینەوە خەڵکەکە زۆر پێیان جوانە و وێنە و یادگاری زۆری لە ناو دەگرن. ئەو بەردانەی کە ئێمە بەکارمەهێناوە لە ناو ئەو فەرمانگە ڕاستی هەموو ئەو بەردانەیە کە لە چیاکانی کوردستانی ناومانە بۆ نمونە لای بەسوڵتانی ناومانە لە گوندی فەقییانێ ناومانە لە ناحیەی ئاشتیە ناومانە تەنانەت بگرێت چویچین بۆ هەڵشۆ هێرۆیە لای دەڤەری پشدەر و بتوێن لای قەڵاتسێ بەڕاستی تێچووی هەموو ئەو مەسرەف و کارکردن و ئەوانە بەڕاستی زیاتر لەسەر خۆمان بووە یعنی حکوومەت بە هیچ شێوازێکی ڕاستەوخۆ ئەو شتانەی بە منەوتوە کەوا بکەین بۆیە کە دەستیشمان پێکردووە لە زمانی مەسروفی خۆمان بووە خۆمان جۆدمان زۆر کردووە خۆمان حەزمان کردووە کارەکان تەواو بێ ئیتر هەر کارێکی جۆد و حەزی ئەوەت بێتەوە بێت تەواو دەبێتن. جگە لە باخچە و ئەو شوێنە جوانانێک کە دروستمان کردووە بەڕاستی بیرمان لەوەش کردوتۆ ینی شوێنێکی کە لە پوریمان هەبێ بۆی ئەو یادگاریانەی با و باپیرانمان تێدا بپارێزین و وەکو شوێنێکی خۆشی خۆمان
لە دوای داوام تەوابوونمان بتوانین بینەوە سەردانی بکەین و تێدا دانیشین و کاتێکی خۆشی لێ بەسەر بین. بەڕاستیش هەموو ئەو ئەشیانەی کە بەکارماهێناوە لەو شوێنە کە لە پوریە هەموو شتا هەرە دێرینەکانی باو باپیرانمانە کۆما کردوتەوە لە شاری کۆیە و وەکو دیارییان ئەو کەسانێک کە هاتوونە فەرماکەمان زانیویانە ئێمە ئەو کارانە حەزما پێێتی و ئەو یادگاریانە هەڵدەگرین بۆیان هێناوین. بۆیە ئەیژ بەشێکی گرنگە لە فەرماکەمان ئێستا لەگەڵ ئەوەی کەەوە ئەو فەرماگەمان بەرەو پێش بردووە جوانما کردووە. دەتوانم بڵێم ئەو بەشی کە لە پوری کوردەواری خۆشمان شوێنێکی هەم جوانە و هەم وەکو مەغزنێکی هەڵگرتنی کێرەستە کۆنەکانی باو باپیرانمانە. لە شاری سلێمانی هاوڵاتیەک قاتی سەرۆی ماڵەکەی خۆی هاوشێوەی گوندێک لێ کردووە. ئەویش بە ئەم شێوازە کللتوریە کە شێوازێکی زۆر کللتوری و جوانی یاوە بە شوێنی دانیشتن و هەروە چەندین جۆر سەوزایی و هەروە گوڵ و بابەتی جیاوازی لە نێو ماڵەکەی خۆیان داناوە. ئەمەش بۆ ئەوەی کە کەشێکی گوندیانەوە هەروە تایبەت و جیاواز ببەخشێت بەو کەسانەی کە سەردانی ئەم ماڵاکەن بە میوانی و بتوانن کەشێکی جیاواز لە نێو ئەم ماڵەیە بەسەر بەر. ناوڕێکە و لوقمانە لە گەڕێکی سەستارم لە قاتی دوی ماڵەکەمانە ئەم باخچە بچکۆلەی مادەست کردووە شێوازێکی گوندمان هێنات و ماڵەی خۆمان کە دامان ناوە تر لە گوڵ و گورزاری جوانە دەستمان پێ کردووە. لە باخەکەمان زۆر گرنگیمان بەشین کراوە زیاتر لە 20 جۆر گوڵ و درەختی تایە. جۆری گوڵەکانیش پەنجەخانەمە چونکە پشیلەیە، گوڵە باخی قەزەمە، پاتۆنیایە، کاپوچینەیە، گوڵە قاوەیە، لاڤەندەرە، گوڵە سەناریایە، حوسنی ویسفە ئەوانە زیاتر جۆی گوڵەکان زۆرە. زیاتر گوڵەکانمان هین بەر خۆرن، گوڵی ژوورۆمان نییە چونکە گوڵی ژوورە تەعاملی دەرەوە ناکە. ئێمە زیاتر گوڵی دەرەوەمان بەکارهێناوە بەر خۆر. ئیتر لە 21 سێەوە ئێمە خەریکی ئەم باخە بین چونکە سەما دێوێ، ئۆرگانیەوێ، پیتمۆزیێ، ئینجانەکان گەر بچکۆلە بنەبێ بیان گۆڕی بۆ ساڵێکی کە چونکە ڕێگەکەی مەسافەی نامێنێ تۆ بێ زیاتر پەری پێ بکە گەورەی شوێنەکەی بۆی کە گوڵەکە گەشاوەتر و جوانتر بێت. لە 2002 ئێرەمان دروست کردووە بە ڕەحمەت بێدایکم وەفاتی کردووە ئێستا. سەرەتا ئێرە بە لە کۆنەیە بوو، دواتر بە گوڵ و گوڵزار دەستی پێکرد یەکەم جار ئینجانەی هێنا، دواتر ئیتر ئەم سەکۆی دروست کرد، ئەم کەپرەی دروست کرد، ئەو قەوسانەی دروست کرد. ئەنجا لە 2016 وەفاتی کردووە بە ڕەحمەت بێ. ئێمە تر بەردەوامی هەیە وەک وەفایە حەزم نەکردو شوێنەکەی فەوتێ، ئیتر زیاتر بگرێت جوانترم کردووە نەمێشتەوە بە هیچ شێوە کەم و کورتی پێوە دیار بێ. شێوازی کەلتوریەکەیشی کە خۆمان دروستمان کردووە زیاتر تەڵەبمان کردووە وەکو ئەو نافورەیە ئەو ئاو دووبارەیە تکرارە نەک ئەوەی بڵێ ئاو سەرفەکە ئاو سەرفکردنی تیانە. ئەنجا ئەم سەکۆیانە خۆمان دروستمان کردووە. ئەم شتانی کە توی بینی هەمی لەسەر تەڵەب داوا کراوە، خۆمان داوامان کردووە، زۆربەی لە ئێرانەوە هێناومانە. برادەر و ناسیە وڵاپی وتم دوی ئەگەر شتی فۆلکلۆرم بوو یعنی شتێکی کۆنە بوو حەزم کارەکە و لای تۆ جوانترە و شێوازەکەی دەرەکەوێت حەزەکەم بیەم بە تۆ بۆی نەفەوتێ هەر لای تۆش ئەمێنێت و هەم ئەپارێزی دیارە کە تۆ ئەم باخە و هەیە ئاوا وەکو وەفاق نییە شتێنەکەی دایکە فۆتێ باوەڕ ناکەم بێڵێ منیش فۆتێنی.
دەر لە بابەتی ژینگەی و کەلتوری پەرشم بە ئاژەڵدۆسیەوە وەک ماسیم هەیە کەڵەشێرمیشکم هەیە کۆترم هەیە بۆ جوانیە ت شوێنەکەش بچکۆلەیە هەر ئەوەی بۆ ئەبێت هەنا حەزەکەم زیاتر شتی زیاتری ڕاگرم وەکو کەروێشک و ئیتر ئەو شتانە جوان بۆ حەوشەکە بەس شوێنەکە هەر ئەوە قبوڵەکەکە بۆی دانی ئیتر هەروەها ئەوەی کێتە ئێرەش زیاتر چێش زۆر لە شوێنەکە وەرەگرێ وەکو شوێنی گەشتیاری بینێ ئیتر ڕستمیەگرێ سناپێکە ئیتر ئەم شتانامی زۆربەی جا بڵایەکە دو خەڵکێک پێڵێ و باشەوە لەکوێ بووی جارە پێڵ ئەو لە زەڵم بوو یان لە باخێ بووی لە شوێنێکی ئاوا کەپشانیا باوەڕ ناکەکە لە شوێنێکی ئاوا پشکۆلاکە توانێتی و باخە دروستکە. پێکەوە ئەچینە ناوچەی برادۆست باس لە ئەو ناوچەیەکەین کە چەندین جۆر کشتتوکاڵی جیاوازی تایە ئەڕوێنرێت کاک عومەر یەکێک لە دانیشتوانی ئەو ناوچەیە زۆر زیرەکە لە ناسینەوەی شووتیە کە لەو ناوچەیە پێوترێت شفتی دیارە بۆ ئەم ساڵیش بەروبوومی شووتی لەگەڵ خێزانەکەی خۆی بە هەرەوەزی کۆکەنەوە و دواتر لە بازارەکانی کوردستانە ساخیەکەنەوە. شفتێکی چاکە دەرەجەیەک شفتە زۆرشی باشە ئەوە هەنای بە ئەلێرەبی من ناوم عمر عبدالرحمن يكون دي هادنيمة من ليرنا إيشا من كشتوكاليا وقتو شفتي برنج خيار طماطة أو تشتانا إيشا من أبايا يعني إيشا من كشتوكاليا نق ببيع أجل داري وأو تشتانا بس إيشا من كشتوكاليا والله هي بدوبر هي لمانجا چار اچندری دی چار 15 چار هشه لمانگا 6 دست پیدا کاتوا چکه یکان لیره هاتی خرکی داشته یا اوش اکاتن لیره هنه زور او زوری کرده او بدو برای اچندری تن بس اشتا استاما خو شتل اکم اگه به شتل زوتر پیرا دگا اوید کش بدنک چه اچینم اوید دو بر ای شتل پیرا دگا او خلاص بی ای دنک پیرا دگا او جا بدو جار عبیدی بی اما بدو برای اچندری هفت دون متر کرده او سالا کم بود چون آوکه کم بود نمیتوانی لبه آوی او سالا آوکیمه نمیتوانی که زور بکن لبه اوی نکو آو کم بدوای محتل بدی چون من قطرت کن اوی دوربار اگر نکو زور اگر جوگا بکریتن باشتر دیبی بس جوگا نتوانه بیت آوی نابی تو لهمه جاشتين إلى بو شفتي كريني أجا شفتي إلى بيرا جايشت إدي لحوليري لمسيف لبارزان لسيداكا لديانا تينا إلى بو شفتيا ويروجل كاسنزان راحت من الجمهور جرى راحت بنا إلنا بو شفتيا
شفتی برمیزه جواستر له همو جکی چون که هم خاکاوی هم اوی بخات تایبتی ایرانه مشهوره به برنج به شفتی دشتا برازگر به شفتی و به برنجی مشهوره و باشترین برنجی هی و باشترین شفتیشی هی عالم المنطقه دیگه نکو شفتی هم عالم خراب بوی والله بس اوصل ما شكر باشتري يعني لقيت عالمي مام قادر یەکێک لە خەیاتە دێرینەکانی شاری کەرکووکە. پیشەی خەیاتی لە باو باپیرانیەوە بۆ ماوەتەوە و ئەو ماوەی نزیکەی 6 ساڵە لە شاری کەرکووکە خەیاتە و خەریکی دوورینی جلوبەرگە. هەرچەنە تەمەنەکەی هەڵکشاوە و هەندێک جاریش تواناکەی کەمترە، بەڵام لەگەڵەوەشە هیچ کاتێک ئامادە نییە کە هەم دوکانەکەی جێبێڵێت و هەم واز لە کاری خەیاتیەکەشی بێنێت. والله منهم عبد القادر موالي بنجاويكم لجايك بوما في شمان هالخيالي بباكم خيالي من لباكم وفير خيالي بوما باوكم لبافيرم خيالي شمان هالخيالي بوما ولا كربو عالم ناسيه خوافك عسيب خيال أبيش خيالي زور ساق بو خيالي شي برز بو أرى والله زلام ولا قصة لك خوارو من منالو موكاته منالو خياته من تأوكاته هذا الجوان صالح وانا بو لبنجا كان تشخص كان اما كواصل تمام ندروا نازني كواصل بزلي كردي مرض خاني قاضي مرض خاني خميس شروال شوغا قاد شوغا او انا ما ندرو يسا والله ايش كذا اجنيه او خلق عام بعام على مرا وساو هي مش مرا وساوي بخواز يسا خات فيش كوتر هي ايما او جنزانا شروالي وادرم باري يعني هم كسي اختيار بتمن بياي بتمن اي كاتب لي بس جنزي كاتب جنزي وكو ايوه مثلا اي كان بريان او ايما اسا بسناك ام جنزاني اسا بس أول إيه جوان ترى ريكوبير تلبو بيا اختياراتك خياتي جوان بيه جوان ترى ريكوبير تلبو يجرون عشان إيه ما وكو مثلا أو كذا خلق بدل يعني كوا شلتانا كذا بدل يامبو يما تون بما ندرو بعدين دستان خوش بي أما ندرو زورش سباتيك قاتيك ما ندرو ببين دينار ببين دينار درس حشا كان بما ندرو بدل دينار إيه كابرا يعني بركات ببركات تخير بركات بوكاته جا إسا نقصي الشكا كتو الشكا نيو لا والله نملك شكرا كان في حياتي خياتي نخوشي ما مثلا تيجي خياتي من توشي قولون بوما توشي نخوشي معيدة بوما حتى فتح صدر بكردوا باهم خوافي كي يقول كرم في خياتي ما بقسمك ايش زور خير وبركة زور وكاتا ترى كم بابا بقى خياتي كانت خلنا بقيناك والله ترى براسي وفير بو فير خياتي بوم تماشانكم باكم دائما اماني فرغو مش شاهم له بكر ولا كرم والله خياتي بركيتي ليا خياتي نخوش نيكو شيء اتكو جدواي كتاكشي بالفعل وابو باكم روجانا يعني تماشان شيء زور باجو خلق بلا معنا هاتو شيء في معنا كردو تكتم باكم نختي دسبلاو ومن نختي خايبو براسي زور عزم لي في خياتي بو خون بيرك باو بس باوكم من في خوش نبو او راسي بي
في خوش نبو أي كرم والله نخوشية بقسم بك قسم با والله بابا تقوى وازم لبينا با في خياتك أبو كيف خوتك كرم والله ماكيني بولوني هبو ماكيني سوانجر هبو أوانه هبو أما شبو أما بيزم مريا أما بيزم مريا أو كاتي زوق أما زوق لزوق هو من ذاك أما هي والله أو كاتي مو خياتك إيش زور حتى أنا وتكانش لحبتها كان لهشتها كان لشخصها كان إيش هبو الزور بركة له أهات البولا حمو خياتي لازم ليه أنا لأنه وتكان هاتو شيء سليماني مكت شيء شخصيتي مكت أو راسي به ما هو يجوا نوتو الشش وابو با لواني في فكر بيتو يعني دابزي لو وازمن جوا لا سيقول بقالي آخر هالجرامة ولا أم خياتي وفير بوما خلقهم في وقرتو إنهم في وقرت تيكلاي نخوين بو أنا والله والله حسب هو كم يعني وقنا خوشوه يعني فكر مسوي خمنامي بيانيان السكر كان في مباوة تو بو بياني شو بو الربو دكان بو خد إسرائيل كلام كلام بخوال في خياهيني بوما في دكان بوما أما تقريبا لو جيبوم لو فيش أمس جوته بو لسالي هشتا كان بدايتي هشتا كان هات موركان بلدية درمي كرت بلدية بو هات أو برا شلو شوار صار لو جيبوم بس أوانا تقريبا بخزم لياتو برادر وخزم أوانا والله دقل أوي مرتاح أما يابانية برادري فيلي ماشينية زور ساكا أما تقريبا والله ملحب ساكان هو بلا اسمه أما بس تودادي نادو أوقاته يستبدو مليون جنيه والله من لحب ساكان هو بلا اسمه أما أمر عين يابانية عزم بشتكو قديمة كون عزم نكرو من الفير خياتي به وكبوتن باسكري خياتي نخوشية وبهي بركتي تيلاني هيش خياتي سبحان الله دائما خياتي خيات من رزقي كرسة مثل رحمه برادرم هي هنا مشتري خوم هي لا رحمه ليه ودين ولا يمن والله هي لحبتها كانوا لشخص كانوا لنوتا كانوا إيشان لا من بو إيشان بو ينكروا من نقص هرجان ترى يديرون لخاطر كاني ترى لما يعني خلق نيتي يسال خاصة لم كاتيه بو ياري بشرت بوفاكم بو ياري بشرت ليكم وفاكم نازانم إسلام كافر يا نازانم إسلام لي كافر يا يار 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 نايدانيشي سپاس بۆ هاوکارانمان بۆ ئامادەکردنی بابەتە سەرنجڕاکێشەکانی ئەم هەفتەیە ماندوو نەبن بۆ هیواین کە بوو بێتە جێی سوود و ڕەزامەندی ئێوەش تا هەفتەی ئایندە خواتان لەگەڵ بێ.